لەسەر بەردەوامی هێرش و بەردومانەکانی وڵاتانی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی. با سەرەتا لە پاساوەکانەوە دەست پێ بکەین، ئەو پاساوەی کە بەدەست وڵاتانی دراوسێوەیە پاساوێکی مەشروعین بۆی هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان. خان سڵاو لە بینێرانت و سەلێ پێشحاڵین لەگەڵ تابین لەم چاوپێککەوتنەدا. پاساوەکان ئەوەیە ئەگەر سێری پاسا بە شێوکی ڕسمی هەردوو وڵات تورکیا و ئێران وا ئەڵێن ئەمە دیفاع لە خۆمان، چونکە بە جۆرەی بەندی 51 لە با بڵێن لە میثاقی نەتەوە یەکگرتوەکان وڵاتەکان حەقیان هەیە کە مەترسی بکەوێتە سەر ئاسایشی نەتەوەییان لە دەرەوەی سنووری خۆیان کار بکەن. ئەم پاساوە لەلایەنی هەم تورکیاوایدن هەم ئێرانش باسی ئەواکە. باش، بەڕاستی مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دراوسێ؟ یعنی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم دەستوری عێراقی و هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە چەندەها با بڵێن مناسەباتە زۆر بە ڕاشکاوی و تویانە ئێمە حەز ناکەین هەرێم ببێتە پردێک بۆ دەستدرێژی بۆ ناو دراوسەکانی عێراقا و حکوومەتی هەرێم واڵێ، بەڵام لە حقیقەتدا واقعێکەیە کە ئەوە بێ وڵاتانی دراوسی ئاگاداری ئەو شتە بن. ئەمڕۆ پەکەکە یان سەداهات چەکداری هەیە لە ناو سنووری با بڵێن هەرێمی کوردستان. ئەوان هەڵەسن بە چالاکی سەربازی دژی تورکیا و لە هەمان کاتشە ئێمە لە زۆر شوێنە لە سنوور لەگەڵ ئێرانە چەکداری حەزابی کوردیمانەیە. ئەم چەکدارە کوردیانە طبعاً بە شێوەیەکی سەربازی وجودیانەیە. ئەوە پاساو ئەداتە هیچ چالاکێکمان نەکردو، هیچ مەترسێکمان دروست نەکردو بۆ سەر وڵاتی ئێران. بۆچی وڵاتی ئێران بە مەترسی دەزانێت بۆ سەرخۆی لە کاتێکدا کە ئێستا دۆخی ناوخۆی خۆی شڵەقاوە؟ بەڵێ خۆی یعنی بە وردی ئەو چاودێرەی سێری ڕووداوەکان بکە تاکو ئێستا پێشمەرگەی با بڵێن ڕۆژهەڵات دەست بەکار نین. بەڵام ئەوەی جێگای داخە بەعزە ئەلامی کوردی بەداخەوە لە هەرێم باس ئەواکە ئەوە شەڕەتەقێ لە ناو شارە کوردەکان. یعنی بەڕێی من ئەوە وانییە، یعنی زیاتر سوپای ئێرانیە بەسیجە سوپای پاسدارانن بە تەقە لە خەڵکەدەن. لەبەرەوە جمهوریەی ئیسلامی هەروەکو جەنابەت فەرمووت ژینۆ خان، ژینۆ ئەوان داوای پاساوێکەکەن لە دوای ئەوەن کە ئەو کێشە زۆر سەختەی کەوا ئەمڕۆ لە جمهوریەی ئیسلامیە بۆ مانگی لە 2 مانگ زیاترە ڕوا بەردەوامە ئەیانوێ هەناردەکەنە دەرەوەی وڵات. اینجا ئەم هەرێمی ئەمەی لە هەرێمە ئەو با بڵێن هێرشانەی کایکەم بەس ئەمە پاساوە حتاکو بە ملەتی خۆیان بڵێن هاوڵاتیانی ئێرانی ئێمە وڵاتەکەمان سەروەری وڵاتە یەکپارچەیی ئێران لە مەترسیدارە لەلایەنی ئەو گروپانەی کەوا لە دەرەوەی ئێران بە تایبەتی هەرێم. اینجا لێرەدا چی زۆر باشە دکتۆر، دواترێنە سەرەوەی چی بکەین بە تایبەت هەرێمی کوردستان. بەڵام حکوومەتی عێراقیم ئێوارێ باسی لەوە کرد کە هەر بە تایبەت بۆ کوردستان 24 قسەیان کرد کە گوتەبێژی وەزارەتی دەرەوە دەڵێ ئەم کارانە ئەم هێرشانە پلان بۆ داڕژراوە. ئایا بەڕاستی پلان بۆ داڕژراوە ئەم هێرشانەی کە لە هەردوو وڵاتی دراوسێوەکرێتە سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەوە بە تایبەتی ئەوەی ئێران بەڵێ پلان بۆ داڕژراوە. چونکە تقریباً 2 هەفتە پێش ئێستا ئیسماعیلی ئاقانی کە بەڵێ قاعانی زۆر بە ڕاشکاوی وتی ئێمە ئەگەر بێت چەکدارانی ئۆپۆزیشن لە هەرێمی کوردستانن دەرنەکرێن ئێمە هێرشی زەمینیەکەین. بەڵام بۆچی ئەوەنە ساڵە کە لێرەدا پرسیارەیە بۆچی ئەوەنە ساڵە هێرشی با بڵێن گروپە چەکدارەکانی ئێران ڕۆژهەڵات لێرە بوون بۆ ئەو هێرشان ئەوان لێرن بۆ ئیستایکەن لەبەرەوە وەزعی داخلی خۆیان زۆر مەترسیدارە. بەڵام
ئەوەی جێگای وەکو لێ جۆرە دڵخۆشیەکە ئەمڕۆ باڵیۆزی ئێرانی محەممەد کاظم سادق لەگەڵ ئاجانسی تەسنیم کە سەر بە جمهوری ئیسلامیە وتی ئێمە بە هیچ جۆرێک بیرمان لەوە نەکردێتەوە هێرشی زەمینی بکەین و ناشیکەین ئێمە لەگەڵ برایانمان لە هەرێمی کوردستانە لە گفتوگۆین کە ئەم کێشانەی لە بینمانە حل بکرێت. یعنی ئەمە تا ڕادێک وەکولی کشانەوەیە لە تادیدەکانی پێشوو کە 2 هەفتە پێش زۆر باشە دکتۆر عوسمان باسی گفتوگۆت کرد هەر شەوی ڕابردوو بوو دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان لەم ستۆدیۆی میوان بوو باسی چارەسەرەکانمان کرد حکوومەت هەرێمی کوردستان دەبێت چی بکات دەڵێ ئێمە دەبێت بە دوای کەناڵی دیبلۆماسی دابگەڕین و کەناڵی گفتوگۆمان بەدەستەوەی ئێمەواتە جگەل لە گفتوگۆ کەناڵی دیبلۆماسی هیچی دیکە ناکەین ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەمە ڕێگایەکی دروستە یاخود دەبێت چی دیکە بکە هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکە ژینۆ خان ئەمڕۆ من لە پەیزەکەی خۆم شتێکم نووسیوە 5-6 نقطەیەکە یەکەم ئەوەی پێویستە بەڵێ ئێمە وەکو کورد هەرێم مەسئولیەتی ئەخلاقی هەیە کە یارمەتی کوردانی دەرەوەی هەرێمی کوردستان کە بەڵام با بەشێکی واقعیانە بیرکەینەوە. یەکەم ئەوەی من ئەیبینم بارودۆخی هەرێمی وە دووەلی لەگەڵ ئەوەدا نییە گروپی چەکدار هەبێت ئایا سەر بە پەکەکە بێ یان بە کوردی یان بە ڕۆژهەڵات بێت. باشترین شت حکوومەتی هەرێم ئەبێ یەکەم داوا بکە بە شێوەیەکی فەرمی گفتوگۆ کێشەی کورد پرسی کورد لە ئێراندا بە گفتوگۆ حل بکرێت. طبعا ئەمە ئێرانیەکان ئیثباتیان کردەوە ناکەم بەڵام ئەبێ ئەمە یەکەم. دووەم ئەو چەکدارانەی کەوا ئەمڕۆ گروپە چەکدارەکان باشترە لەم بارودۆخەدا چەکدار بکرێت چەکەکانیان لێوەرگرن لە شوێنێکی تایبەت لە هەرێمی کوردستان لەوێ دابنرێن تا ئەو حجەی جمهوریەی ئیسلامیەتی نەمێنێت. بەڵام هیچ چالاکێکی سەربازیان نییە دکتۆر عوسمان. بەڵێ بەڵام باز گروپی چەکداریانش نەمێنێت بۆچی بمێنێت. ژینۆ خان ئێمە ئەزمونێکمان هەیە لەگەڵ جمهوریەی ئیسلامی وەک کورد لە 1979 تا 1987 دیموکرات و کۆمەڵە بە سەرکرداتی خواڵی خۆشبوو قاسملۆ دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ شێخ عەزەدین عەبدولحوسەینی هەموو کوردستانیان کرد بوو. بەڵام جمهوریەی ئیسلامی وڵاتێکە زۆر لە بواری چەک و توانادا لە کورد زیاتر نەتیجەکەی چی بوو؟ کوردستان وێران بوو. کوردستانی با بڵێن ڕۆژهەڵات وێران بوو بێ ئەوەی ئێمە بگەینێ. ئەمڕۆژ لە جمهوریەی ئیسلامی لە ناو ئێراندا با بڵێن خۆپێشاندانێکی گەشتێتە قۆناغی شۆڕش دوێنە ڕئیسی مۆساد لە ئیسرائیل حەلیفە وتی لە خۆپێشان دەرچوو ئەوەی لە ئێرانە چووە قۆناغی شۆڕشەوە. ئێمە چی بکەین لەم بارودۆخەدا لەم ظروفەدا چکە کوردستان ناپارێزێت و ئێرانیەکان لە زۆکەوە ئەم قوارەی لە کوردستانە بە ئیسرائیلی دووەمەزانن لەبەرەوە باشترین شت ئێمە ئەم حجەیە دەی پێیان گروپی چەکدار ئەو لەم بێسوودە لە ئەوانەی لە هەرێمن وایە ئێران بۆ بێدەنگی پێ بکات بەڵێ ئێمە بە کۆمەلگای نێودەوڵەتی ئەڵێن فەرم و چەکدارمان نەما چاوانەی کە چەکدار بوون دانراون لە شوێنێکی تایبەت وەکو پەناهەندە ئەژێن ئەمە حەقی خۆیانە لە عێراقدا بژێن بە گوێرەی دەستور ئەو مافەیان هەیە. بەڵێ ئەمە باشە لێرە ژینۆ خانم مامۆستای مێژوو بە ئەو قسەیە بڵێ لە کۆتایی 1960ەکان مەلا مستەفای بەرزان خوا عەفیکە بارودۆخێکی ئاوا هەبوو مەجبور بوو لەو کاتەدا شۆڕشێکە بوو شۆڕشی کوردی شۆڕشی ئەیلول عەبدولسەلام و عەبدوڕەحمان ئەیانەوە شەڕی ئیبادەی ملەتی کورد بکەن ئەوش یارمەتی لە ئێران وەرەگرت. لەم کاتەدا بە دیموکراتی ئێرانی لەو کاتە پێیانی وت دانەنشتن بارزانی قەرارێکی زۆر گوێری وەرگرت حەدی بۆیان دانا کە ئەم ئیشە نەکرێت. ئەمڕۆژ سەرکردایەتی کورد بە بۆچوونی من ئەبێت یعنی قەرارێکی زۆر گوێر وەرگرێت ئەمانە ئەم چەکدارانە چونکە ئەوەلەن هەر وەکوتم ئێمە لە ڕۆژهەڵاتەوە ناتوانن ڕژێمی ئیسلامی بڕخێنین مێژووامان پێڵێ عەقڵشوامان پێڵێ ئەمڕۆ ئەو خۆ پێشاندانانی کەوا لە جمهوریەی ئیسلامی هەیە لە ئەم ڕژێمە بەوا ئەڕوخێت کە خۆپێشاندان و
بەرهەڵستی لە تاران بێ لە تەورێز بێت نەک لە کوردستانی خۆمان بێ یان لە زاهیدانی سنی بێ بەوە ناڕوخێت لەبەرەوە با ئێمە کوردستان نەکەینە قوربانی خەباتێک کە ئەزانیش پێشوەختە وێرانە بێ هەم ئەوان وێرانە بن هەم ئێمەش ئەبێتە بارگرانێکی زۆر لەسەرمان بەڕەئی من ئەو کارە ئەبێ بکرێت کە بە زووترین کات لەگەڵ جمهوری ئیسلامی و لەگەڵ حکوومەتی عێراقی بە وزارەی با بڵێن ناوخۆ بێت ئیشراف بکاتە سەر لە جنەیەک فەرمەوە چەکدارەکانمان لە حدود لاداوە لە سنوور لاداون ئەمانە هیچ چەکداریان نەماوە و ئەو چەکدارانش خۆیان بڵێن ئێمە لەمە دووە خەباتی چەکداریمان وستان اینجا بەڕەئی من ئەمە باشترین وەکو بڵێ سیاسەتە بۆ حکوومەتی ئێرەم اینجا ئەمە نەک بەس دەربارەی دیموکرات و کۆمەڵە دەربارەی پەکەکەش ئەبێ هەماشت بکرێت تاوان دەربارەی پەکەکە ناتوانێت هەرێم ئەوە بکە بەڵام لەگەڵ دیموکرات و کۆمەڵە ئەتوانێت ئەو سیاسەتە بکە هەر وەکو کێشەی مجاهدینی خەڵق چۆن حەلکرا لەگەڵ ئەمریکیەکان و عێراقیەکان بەو شێوەیە حەل بکرێ و ئەمە چارەسەرێکی تەنها چارەسەرێکی عەمەلیە لەم زوروپەی کە ئێستاە. بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی ڕێکخراوی تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی گەلێک سپاس بۆ شرۆڤەکانت. سپاس بۆ جەناب